دەم باش سلااوڕێز هێویدارم هون هەمی ساڵ و سەلامت بن لە خۆشیێدا بن ئیرۆکە ئەم لەسەر پەیمانە پێنج پارتیەن ڕۆژهەڵاتی کوردستانی داخفن دو من بە زاراوێ سۆرانی ئیدی لە سەرڤەیەکی ئاخفی و ئەو تابوو قوتیکی ڕەش ما هەمی بەرچاوان دەرباسکردن یعنی لە پشت پەردەیە چ هەیە دەردۆر چۆوە لەوێ ئیتیفاقی دنەڕن حکوومەتە هەرێمی کوردستانی چۆوە لێ دنەڕێکووە ئەو ئیتیفاق لە هەرێما کوردستانی هاتی ئەنجامداین مە لە سەرڤانە هەمیان پەیوی ئیدی ئەو مژار گەلێکی گرنگە ئیرۆ تەنێ ئیرۆ لەسەر ئەو پەخش لەسەر هەم لەسەر تویتر یعنی ئێکس هەم لەسەر ئەوێ فێسبووکژی ئەنجام دەدەم لێ ئەساسی خۆدا لایفێ من هەموو لەسەر یوتوبێنە کەسێک و لە یوتوبێ من ناشۆپینن ئانجی من تاقیب ناکەن لە کەرەماخۆ لەوێ لینکی کلیک بکەن هەم دکارن لەسەر یوتوبێ فێ لایفێ بشۆپینن هەمژی دکارن دەمێ پێش ببن ئابۆنە و ژمە قوت نەبن بەێ هەروەکیک و هون دزانن ئەو ئیتیفاق ئالیەکیوی حەماسی پرۆپاگەندەیی هەیە یعنی ئالیە حەماسی ئالیە هەستی هەیە ئەم بێژن باشتر دەبە ئالیەکیوی هەستی هەیە کو کورد لە هەرجەیەکیدا بە سەدان ساڵن ئیدی لە هێڤە وەیەکێنە لە شوونە شەڕێ ناوخۆییدا ئیتیفاقەک برایەتیەک دیالۆگ دەناوە پارتیەن کورداندا هەبێ ئەڤیەک هەم تشتێکی مەشروعە هەم تشتێکی پێویستە لێگەل و سۆسیۆلۆژی چ قاسی وسایە چ قاسی نەوسایە کیژان لە کیژان سۆسیۆلۆژیدا لە کیژان دەمێدا کیژان پارتی دکارن وەرن با هەفتوو بە هەفتوورا باخفن بە هەفتوورا دیالۆگ بکەن بە هەفتوورا ئیتیفاق بکەن لە کیژان دەمێدا ئەو پارتی نەکارن ئیتیفاقان بکەن ئەڤ یەکژی گەلەکی گرنگن یعنی مرۆڤ لە دەمێن وسادا تەنێ لە چەپکان بخە تەنێ دانس بکە و تەنێ بێژە بژی یەکێتی و برایەتیە کوردان ئەڤ یەک دەوارێ سۆسیۆلۆجیکدا دەوارێ استراتیژیکدا دەوارێ زانستیدا هەر جار تشتێکی ڕاست نابە و تشتێکی ڕاست نابە ڕاست دەبێ ژمەرە پرزگرێکە نا پرزگرێک نینە پرزگرێکێک نینە ینی تو دکاری هەر گاڤژی لە چەپکان بخەی لێ وەک من گوت گاڤک و ئەڤ یەک سەر نەکەتژی وێ دەمێ مرۆڤ گەرەک نەکەی شینی و نەکەی گری یعنی نەبێژە ما چ شێ بوو چما ئەو پارتی بۆ بە هاوڕا کار دکردن ئیرۆ دیسە لەسەر سۆسیال مێدیایی کەتنە ئیدی پاتکە هەفتوو دەهەژینن یعنی ji بۆنە wê pêwîst e mirov vêyekê ew neka ew aliyane îroka em hemiyan bi avayekî zanistî objektif hewl didin yani objektif bigirin dest roja 22 Februarî yani reşemê yani du pênc partiyên Rojhilatê Kurdistanê لە ڕاگەهاندنێکی هاافپاردا ئیدی پێکانینە ئیتیفاقێکی سیاسی و مەیدانی نو ji بۆی ڕێخستن و تێکۆشین دژی ڕژێما کۆمارە ئیسلامیە ئیرانێ ڕاگەیاندن ئەv پێنگاو پشتی هەنێک جivînan hat ku berê dibin navê navenda diyalog dihatin encamdayîn partiyên ku îmza kirin kîne partiyên ku îmza nekirin di nava îtîfaqê de cê negirtin kîne em vane behs bikin û çima cê negirtin em vane jî behs bikin destpêkê partiyên ku di nava îtîfaqê de îmzayê wan hene pênc partîne Hizbî Demokratî Kurdistanî Îran Hedka Partiya Jiyana Azadê Kurdistan Pejak کۆمەڵەیە شۆڕژگێر و زەحمەتکێشن کوردستانە ئیرانی بە ڕێبەرایەتیا ڕەزا کەعبی و سازمانی خەباتە کوردستانە ئیرانێ و پارتیا ئازادیە کوردستان پاک ناڤەڕۆکی سەرەکی یا بڵاڤۆکێژی بەحسا چەند تشتان تێکردن ڕێکخستنە تێکۆشینێ مافێ چارەیە
خۆنویس یعنی مافی چارەیە خۆنویسژی ئەوەکو میلەتێک بەخۆ چارەنوویسە خۆ تەعین بکە ئەوژی تشتێکی پڕپڕ گشتیە دکارە ئۆتۆنۆمی بە دکارە خود مختاری بێ دکارێ فدرالی بێ دکارێ کۆنفدرالی بێ دکارە سەرخۆبوون بێ دکاری هەر تش بێ و دکارێ گەلک تژی نەبن و دە هەمان دەمێدا مادەیەکی دنێ جوداخوازی دەناوا پارتیان بێ بەرتەڕافکردن بەحسا یەکسانی وەک هەوی و دیموکراسی تێکردن و بەحسا نوێنەرایەتیا vê blokê têkirin li astê navdewletî da yanî hewl bidin ku li dervê welat dengekî wanî bi hev rahebe li derve ew jî tiştekî baş e yanî li şûna ku her partiyek nûnerayetiya wî cuda hebe dîplomasiya wî cuda hebe yek baregeha hebe ku hemû alî nûnerayetiya xwe têda bibînin ئەو حتا نەها لە باشووری کوردستانی بەڕاستیژی نینە ینی لە باشووری کوردستانی حتا ناژی نوێنەرین حکوومەتی هەرێمی کوردستانی هەنە لێ ئەو نوێنەر هەنێکی وانی تەمام یەکێتینەش بۆ یەکێتیە کار دەکەن هەنێک ji بۆی پەدەکەی کار دەکەن ئالیەن کو ئیمزا نەکردن ئاژی دەناڤێ ئیتیفاقی جێ نەگرتن کینە کۆمەڵە ڕێخستنە کوردستانی یا حیزبی کۆمونیستی ئیرانێ یعنی ku İbrahim Alîzade Seyyid İbrahim Alîzade serokatiyavî dike ya duemîn jî komaleya zehmetkeşên Kurdistanê ku Umer İlxanîzade serokatiyavî dike û li pişt perdê de jî Abdullah Muhtedî ku siyasetmedarekî kevne ew jî êdî serokatiya vê tevgerê dike ew her du tevger بەشداری نەکردن ئاجی بەشداریکردن لێ داویە خۆڤەکشاندن ئیمزا نەکردن بە تایبەتیژی ئەف ji بۆی کۆمەڵەیە زەحمەتکێشێن کوردستانی یعنی بە سەرۆکاتیە عومەر ئیلخانیزادە تێپاین و بەشداری کردبن لێ لە دەما ئیمزایەدا ئەو بڵاڤۆک ئیمزا نەکردن و ئیدی معتدی عبدوڵای معتدی دوو لە ئیکسدا داخوێنیەک ڕاگەیان کە چما ئیمزانەکردە لە گۆڕی وێ لەوێ یعنی زمانە کو ئەو بڵاڤۆک پێ هاتیە نویساندن زمانێکی پڕ گشتیە نەزەڵالە و ئەوژی دەدەمێ پێشدا ڕێکێ پێشیە پرزگرێکێن جددی دێ vekê lê henek tiştê dinê jî hene em ê li nava bernameyê de behs bikin êdî hevalên ku li ser xetê ne heval li kerema xwe hewl bidin bi taybetî jî li ser YouTubeê lê bimeyzînin layîk bikin komentekî binivîsin parve bikin bi rengî nabe ez dizanim demekî xirab e ji bo layfê lê min xwaz bi kurmancî vê layfê niha pêşkeş bikim gelek heval dikarin di demê pêş de piştî kar jî li vê layfê binarin li kerema xwe hewl bidin parve bikin tenê guhdar nekin baş dibe hevalên hêja belê heger pirsyarê wiha bin hûn dikarin pirsyarê xwe jî binivîsin li kerema xwe belê êdî li yanî em destpêkê behsa îtîfaqan bikin ew îtîfaq zemînê wan berê çawa bû çawa nebû yanî bi taybetî jî em dikarin behsa 15 sal 20 sal beriya niha bikin ku 15 sal beriya niha partiyên Rojhilatê Kurdistanê an jî Kurdistana Îranê de beser dû berêyan de beser dû cebheyên de hatibûn dabeşkirin cebheyek çepgerî bûn mîna peja ku komala yanî komaleya rêxirewî Kurdistanê Hîzbî Komûnîstî Îran yanî bi serokatiya Seyyid İbrahim Alîzade û cebheya duemîn jî Abdullah Muhtedî yanî komaleya zehmetkeşên Kurdistanê û Hîzbî Demokratîk Kurdistanê Îran hetka bûn henek partiyên dinê li derdorê wan diçûn û dihatin têda cê nedigirtin ji bo ku dizanin li bingeha vê diyalogê de hem meseleyên hîzbî hem meseleyên îdeolojîk hene loma jî têda cê negirtin Hîzbî Komûnîstî Îran yanî İbrahim Alîzade her gav bi giring zaniye ku bingeha îdeolojîk ya partiya xwe biparêze ji bo ku nedixwaz li bin navê
یەکگرتوویی و نەتەویبوونێدا بچە بن هەژمونە حیزبی دیموکراتی کوردستانی ئیرانێ و حیزبی دیموکراتی کوردستانی ئیرانی حدکە هەرکەس زانێ بنگەهێکیوی جڤاکی یا کۆنسەرڤاتیڤ و ڕاستگەری هەیە و دە هەمان دەمێدا دیالۆکێوان بە پەژاکێرا بەردەوام هەبوون دە 15 ساڵ بەریانە هەدا ئاریکاری دەناوبەرە هەردووکان هەبوون لێ دە هەمان دەمێدا حیز ڕێکخراوە کوردستانی یا حیزبی کۆمونیستە ئیرانێ دە هەمان دەمێدا نەدەخواست وەک بەرەیەکی سۆسیالیستی یا سەرجەبهەیە پەکەکێژی بێدیتن یعنی ئەوژی هەبوو هەگەرکو ئەم لە داخوایانیە بنەڕێن ئەو داخوایانی هەنێکی ئەگەر بە چاوێکی ڕەخنەگرانە ئەم لێ بمەیزین بەڕاستیژی چارچۆڤەیەکی سیاسەتە کۆنسەرڤاتیڤ یا ڕاستگر تێدا تێدیتن یعنی لە سەرێ بنگەهەیە هاتیە نویساندن لە جەیەکیدا بەحسا یەکسانیە ژن و مێرێ دکا لێ بەحسا وەیەکێ ناکە مافی ژنان چنە یعنی چ مافێوان هەیە دەناوە جڤاکێدا چ ماف نەبووە لە سیاست حتا نەها لە ڕۆژهەڵاتە ناوین و لە ناوە پارتیەن کوردان چۆ نزیکی ژن بوونە vêyekê rexne neke û di heman demê de jin çawa dikarin nûneretiya xwe de di siyasetê de bigirin ku ev meselekî pir giring e yanî dibe ku ji bo başûr pir giring nebe lê ji bo Rojhilat û ji bo Îranê pir giring e ji bo ku serhildanên ku demê bihurtî de derbas bûn heta niha bandorê wan heye gelek caran jin li ser sehneya siyasetê ne serhildana herî bi bandor ya Jîna Emînî bû yani Jîna Emînî karî bû êdî jinek karî bû bi cesteya xwe bi ruhê xwe hemû Îranê rakê serhildanê û hemû etnîk û grûp jî li hemberî rejêmê bûn yek berê ev yekêtî nebû lê ev yekêtî jî çêkirt ew tiştekî pir giring e ji bo rewşa îro ya Kurdan û ya hemû Îranê jî ku berastî jî li şanûya siyasetê de cê jinan bêdiyar kirin yanî tenê jin û mêr yekin êdî şêr şêr e çi jin e çi mêr e ew gotinên berê û ew gotin henekî xapanok têda hene yanî xapandin jî dikare têda hebe ez nabêjim bi vê niyetê de nivîsandine lê henekî dibe ku bibe xapandin ji bo ku Partiya Baş jî digot jin û mêr yeksan in PDK jî dibêje jin û mêr yeksan in yanî partiyekî herî rastger û konservatîv ku cê nadê jinan di siyaseta rastîn de dikare behsa yeksanî û yekêtî wek heviya jin û mêran bika lê di praktîkê de gelo wisaye nexêr ne wisaye de îrade de gelo wisaye nexêr ne wisaye ev yek li vê daxuyaniyê de nayê dîtin yanî hatiye nivîsandin lê wek me got çarçoveya giştî siyasetekî konservatîv ya rastgerî têda tê xuyakirin û di heman demê de li bilavokê de bi yek peyv jî behsa edaleta civakî nayê kirin yanî ew jî li Îranê de wek meseleya jinan meseleyekî pir hesas e pir giring e yanî niha xelkê Îranê gava ku tu devê wan vedikey li hemberî rejêmê gotinê ku destpêkê bibêjin çi ye dibêjin edaleta civakî li Îranê de nîne li Tirkiye jî wisa ye li Iraqê de jî wisa ye li başûr de jî wisa ye yanî li başûr pirsgirêkê me ya an jî li Iraqê pirsgirêkê me pirsgirêkên netewî ne li gor min nexêr tu pirsgirêkê me netewî li Iraqê de nemane lê pirsgirêkê me herî mezin çi ye îro edaleta civakî ye yanî em birçî jî nîne yanî xelek nebirçî ye lê edaletekî civakî nîne di her warekî de yanî di warê teîn û terfîatê de di warê karkirdinê de di warê şansan de di warê kesên ku hîzbî ne û nehîzbî ne ne wisa û bi taybetî jî di warê aborî de edaleta civakî qet û qet nîne heta di warê dadwerî de di warê dadga de yanî kesekî wekî min tawanekî biçûk bike bi hesanî têgirtin têda rizandin lê kesekî ku
دەستڕۆ بە تاوانێکی بکە نایدا ڕزاندن تشتێکشی پێ نایە یعنی هەگەر و تشتێکژی بکەن ئێدی تشتێکی شکلیە ئەv لە ناوە جڤاکێدا بە یەک پێی بەحساوی نهاتێکردن و ئەس باوەڕم دەناوە جڤاکە کوونەها لە ڕۆژهەڵاتدا دژین ji bo ku ew partiye hemû partiyên xarîcî ne partiyên penahberin partîne ku çend salin li civakê qut bûne êdî çi qasî saykolojiya vê civakê bi taybetî jî elîta Kurdî navxweyî de yanî gênc û xwêndevanên ku li zanîngehan de dixwînin çi qasî dikarin wana temsîl bikin çi qasî dikarin ji hestê wan fam bikin ez devî warî de 100% مطمئن نینم لۆما ژی ئەv دڤیا بوو هاتبە بەجێکردن لێ دە هەمان دەمێدا و پرسە هەری مەزن و ئیرۆ ئەس دەخوازم بەحەز بکەم لەوێ دەرێدا ئەم مەجبورن لەسەر هەبوون ئانژی نەبوونە مەیلێکی دەرڤە ji bo ڕاگەیاندنە vê هاوپەیمانیە ئەم بەعافن و مەسەلەیەکی هەستیارە دەزانم لێ دە هەمان دەمێدا یعنی حتا نەهاژی یەکێتیەک دەناوە کوردان و چێ ببە دە دیرۆکێدا بەڕاستی مەیلێکی دەرڤە هەبووە بجا ئەو مەیل رووسیا دەبە ئەمریکا دەبە ئیسرائیل دەبە بەریتانیا دەبە ئانجی ئیران و تورکیا دەبن ئاv مەسەلەیەکی دنیا لێ هەرجار تشتێکی وسا هەبووە ئەم حتا نەهاوەیەکی نابینن ئەم نەکارن ئەو بکەن یعنی 100% بەلگەیەکی دەرخەن هۆلێ لێ تشتێک و دۆ چێبووی ئیدی مەدی جارە یەکەمین کی لێ پێشوازی کرد یعنی یەک ئەژی ئەمین پێشوازی کرد ئەژی ئەمین بەرپرسێکی ئیستیخباراتی بیرۆکراتیە ئیستیخباراتی و هەواڵگیری ئەمنی یا حکوومەتە هەرێمی کوردستانەیە ئەو پڕ نێزیکی مەسرور بارزانیە کەسێکی بەناودەنگە ئەزێ دۆسیاوی هەمی ڤەکەم چما گرنگە ئەژی ئەمین پشگیری لێ کرد لە پۆستێکی خۆدا لەسەر فێسبووکێ وێنەیاوی منگرتیە لێ پشتی وێ بە جارێکی ئەو پۆستێوی هات سیلکردن هات ژناوبرن ئاجی هات ڕاکردن ئاژی پێدان ڕاکردن لە هەمبەری وێ چ چێبوو وەزارەتە ناوخۆی یا حکوومەتە هەرێمی کوردستانی گوت هەنێک ئالی لە ناو هەرێمی کوردستانی گەفان لە جیرانێن مەدەکەن ئەم vêyekê قبول ناکەن وەزارەتی ناوخۆی یا هەرێمە کوردستانی گوت یعنی بەرپرسێکی ئیستیخباراتی یا هەرێمی کوردستانی پێشوازی لێ دکە و دەبێژە پیرۆزبایی لەوێ ئیتیفاقی دەکەم کو ئارمانجێوی ڕووخاندنە یعنی خستنە خوارێ جمهوریە ئیسلامیە ئیرانەیە و کەسێکی دە ئیستیخبارات تێدایە خۆ پرسیار ئەوە کەسێکی بیرۆکراتێک دە ئیستیخبارات تێدابە گەلۆ دەکارە داخوێنێکی سیاسی وسا بدە ئەو داخوێنی یا سیاست مەدارانە یعنی نەیە کەسێکی بیرۆکراتە ئەو بیرۆکرات چەوە ئەو داخوێنیدا و ئەو بیرۆکرات کیە کە هەم هەنێکی بەحسە پێژی بکەن ئەژی ئەمین کیە ئەژی ئەمین کو ناوێوی ڕاستی سەلمان ئەمین نادرا یەکێکە ژێ کەسایەتیان ئەمنی و هەواڵگیری یعنی ئیستیخباراتیان دیار یا هەرێمی کوردستانی لە چەند ساڵێ بورتیدا بە حکمێ هەنە گۆهۆرتنێن ناوخۆی دەناوە یەکێتیە و تەکلیێن بە پەدەکێرا ئیدی بوویە جێ دیقەتێ یا مێدیایەن هەرێمی کوردستانی بە تایبەتی کە ئەم چەند ئاگاهیان لەسەر ژیاناوی دەرخەن هۆلێ ئیدی ناوێوی وەک مەگوت سەلمان ئەمین نادرە و بە ئەژی ئەمین تێناسکردن ئەو لە هەڵەبجە هاتیە دنیاە دەوارێ سیاسیدا دەستپێکێدا تێکیلیاخۆ بە بزاڤە ئیسلامی هەبوو بزاڤە ئیسلامی و پشتڕا بە ئەنساڕول ئیسلام یعنی شاخێ ئەلقاعیدا یا کوردستانە عراقی دەناواندا جێگرت پشتڕا ژنوشکی بە چووناو یەکێتیە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دەستگەهێن ئەمنیدا کوژێرا دەبێژن سازیا زانیاری یعنی دوو ئیستیخبارات هەنەشخوا سازیا زانیاری ئیستیخباراتە یەکێتیە و سازیا پاراستن ئیستیخباراتە پەدەکیە لە ناوە یەکێتیەدا ڕۆڵێوی چ بوو ئەژی ئەمین
دەمێکی درێژ لە ناوە سازیا زانیاریدا یعنی ئستیخباراتە یەکێتیە کار کرد لێ پشتی بویەرێن 8 تەموزێ یا 2021دا گاواک و پرزگرێک دەناوبەرە هەردوو پسمامان و هەردوو هافسەرۆکان بافێڵ تاالبانی و لاهور شێخ جەنگی تاالبانی دەرکەتن هۆلێ ئەژی ئەمین ژە ئالیە قوبات تاالبانی و بافێڵ تاالبانی وەک بەرپرسێ ئاژانسا پاراستن و زانیاری یعنی سازیە ئستیخبارات تا یەکێتیە هات تەعینکردن بەرپرسیا یەکەمین ئەوژی وەک پێنگاوەکی هات نرخاندن ji بۆی تەسفیەکردنا کەسێن و لاهور شێخ جەنگی گەلەکی نزیکن لێ پشترا لە ئێدی ئەژی ئەمین ژی یەکێتیە جودا بوو ڕەڤی چوو هەولێری کە ئەم بزانن سەدەمەوی چ بوو ئەژی ئەمین و بافێڵ یعنی تەکلیەن ئەژی ئەمین و بافێڵ تاالبانی پڕ نەکشاند دەناوبەر ئەوەندە کریز دەرکەتن لە دەستپێکە ساڵە 2022دا پرزگرێک گەیشتە ئاستەکی مەزن و ئەژی ئەمین ژنوشکیڤە لە سلەیمانیە ڕەڤیا و هەنێک دۆسیە بەخۆرا برن هەنێک دۆسیە حساس بەخۆرا برن چوو جەم پەدەکێ بەرێداژی هەنێک تافکانیە نزیک لە ناوە یەکێتیەدا یعنی بە من ڕاشەخسی گۆتبن و ئەژی ئەمین دەستپێکێدا بە ڕەزامەندیە ئیرانی لە ناوە یەکێتیە بوویە بەرپرسێ هەواڵگیری و ئستیخباراتی و ئیرانی وسە فامکردنە و ئەژی ئەمین یاوانە لۆ ماژی ئەویە قبولکردە یعنی لە کوردستانیدا تشتێکی وسە هەیە گەرەک هەرکەس vەیەکێ ببینە یعنی کەسێکی کو دەبە بەرپرسیارە ئستیخباراتە یەکێتیە بەڕاستیژی دوێ یعنی ئیران کێم ئان زێدە ژێڕازی بە یعنی ئیران vê کەسێ وەک مەسەلەیەکی مەترسیدار لەسەر ئاساییشە ئیرانێ نەبینە حتا کەسێکی ببە بەرپرسێ ئستیخباراتە پەدەکێ یعنی پاراستن دەvê تورکیا ژێڕازی بە یعنی تورکیا هەری کێم ئەگەر وی وەک مەترسیەک لەسەر ئاساییشە ئەنقەرێ نەبینە ئەو مەسەلە پڕپڕ گرنگن یعنی کەسێکی یەکێتیە بەوی ڕەنگی ژمڕاگۆت ئەv بە ئۆکەیە ئیرانیان بوو بەرپرسێ دۆسیەیە ئستیخباراتی یا یەکێتیە لێ پشتی و کاری خۆ لە هەمبەری لاهور شێخ جەنگی تەمام کردن یعنی لاهور شێخ جەنگی وەک مەگوت پسمامێ بافێڵ تاالبانیە و هافسەرۆکی یەکێتیە بوو و پشتی و کاری خۆ تەمام دکا دۆسیایەن تەکلیەن ئستیخباراتیە ئیرانیان و یا یەکێتیە بەخۆڕا دەبا و دەچە هەولێرێ نەها ئیرانی یعنی ئەو کەسە یەکێتی ژمڕاگۆت ئیرانی بەردەوام وسا فام دکەن ئانژی وسا فامکردنە کو ئەv کەس یعنی ئەژی ئەمین دۆسیە تەکلیەن ئستیخباراتی یا ئیرانی و یەکێتیە وێ دەمێ بەخۆرا برنە هەولێرێ و لە هەولێرێژی تەسلیمێ ئەمریکیان و ئستیخباراتە ئیسرائیلی کردە یعنی موسات کردە لۆ ماژی ئەژی ئەمین ژوێ ڕۆژێ حتانەها لە ئەژعالیە ئیرانێ خەتێکی سۆرە تشتێک و ئەس دزانم ئەژی ئەمین هێژی لە هەولێرێ دژی لێ کەسێک و پاراستنێوی دکە ئانژی پاراستنێوی ناکێ پەدەکەنینە ینی پەدەکە نەکارە پاراستنێوی بکە پەدەکە نەکاری پاراستنێوی بکە چ قاسی ئیرانیان ئەس باوەڕم ژە پەدەکی ڕاخواستیە و ئەژی ئەمی تەسلیم بکەن لێ نەکارە ji bo ku li Hewlêrê aliyendinê ku li jor îradeya pedekêne parastinêwî dikin. Ez jî emîn ji piranî ji aliyê Emerîkiyan ve piştî wê çi aliyendinê ve şertî ku parastinêwî dikin li Hewlêrê nizanim lê herkes vê yekê dizane ku pedeke nekarê parastinêwî bikin. Qasî ku di nava pedekê de hinek postê wî jî hene lê dîsan jî nekarin parastinêwî bikin û gelek carna heta têgotin ku bi mîtên Tirkiye jî re di nava hereketekî de heye bi taybetî jî hereke eger ku tekilî bi Îranê re hebe kesekî pir tund dijî Îranê yanî piştî lê binarin li 15 û 16 Kanûna Duwemîn ya 2024 û hûn jî dizanin tê bîrawa
ئێرشێکی موشکی یا بالستیکی یا ئارتێشا پاسدارên ئیرانê لەسەر باژارە هەولێرێ هات ئەنجام داین و کەسایەتیەکی بازرگان مینە پێشڕە و دزەیی لە ماڵاوی خستن، پێشڕە و دزەیی کوشتن و کەچکەکی ویک و 11 هەبوو هێژی نەببوو ساڵێک ئەوژی کوشتن و دە هەمان دەمێدا بازرگانێکی کریستیان مەسیحی بە ناوێ کەرەم میخائیل کو لە ماڵاوی بوو ئەوژی هات کوشتن. ئیرانی وێدەمێ مێدیایەن ئیرانی لە دەقەیە یەکەمیندا بەحساوەیەکێ کرد و دەوێ ئێرشێدا جاسووسێن ئیسرائیلی کردنە ئامانج و دەناوان ئارمانجاندا ئەژی ئەمینژی جێخوا دەگرێ. پشت دیانی دەمەکی درێژ دەرباز بوو ئەژی ئەمین وەندا بوو دەنگێوی نەدەما هەنەکان دەگۆ بریندار بووە لێ پشترا خویا کرد و لەوێ ئێڕشێدا ئێدی کاریە خوا ڕزگار بکە نەکەتیە یعنی نهاتیە کوشتن و کام ڤەگەڕێن سەر پرزگرێکن ئەژی ئەمین و دەناوبەرە ئەژی ئەمین و بافل تاڵەبانی و لاهور شێخ جەنگی پشتیوێ چێ دەبێ لە ئادارە 2022 بوو بە ڕەسمی ئێدی ئەژی ئەمین لە پۆستە سەرۆکێ سازیە زانیاریە یەنەکێ هات دوورخستن و لە شوونەوی جەلال شێخ ناجی دینان و لە مەها ئاب یا 2022 بافێڵ تاڵەبانی بڕیارێک دەرکرد و ئەژی ئەمین لە ناوە یەکێتیەدا بە سەدەمە بنپێکردنا پەیڕەوە یعنی نیزامە ناوخۆیی و کارکردن دژی بەرژەوەندیان حیزب یعنی یەکێتیە دەوێ ژی یەکێتیە بێدەرکردن بافێڵ تاڵەبانی ئاف قرارنامە ئیمزا کرد و وەکمە گوت نەها ئەژی ئەمین لە هەولێرەیە نزیکبوونەکیوی بە مەسرور بارزانی ڕاهەیە و بەحساوەیەکێ تێکردن و ئاریکار و ڕاوێشکارێ ئەنجومەنە ئاسایشی یا هەرێمی کوردستانی ئەنجومەنی ئاسایش لە گۆڕی پەدەکێ یعنی پاراستنە لێ لە گۆڕی پەدەکێ سازیە ئیستیخباراتی یا حکوومەتە هەرێمی کوردستانیە و ئەژی ئەمین لە هەولێرێ گەلێک جاران سەرپەرشتی و کۆردینەیە هەنێک ئۆپەراسیۆنێن تایبەتجی دکێ. دیسان پرزگرێکاوی بە یەکێتیێرە لە ساڵە 2024دا دادگەها سولەیمانیە بریارە دەستگیرکردنە ئەژی ئەمین دەرخست بە تۆمەتە پیلانگێڕیەکی کۆمپلویە تیرۆرکردنە بافێڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی پشتی و چەند ڤیدیۆ هاتن بڵاوکردن ژە ئالیە یەکێتیە تەلەڤیزیۆنێن یەکێتیە هەنە کەسێن ئیعترافچی دەرخستن سەر تەلەڤیزیۆنێک و ئەو ئیعترافچی گوتن ئەم ژە ئالیە ئەژی ئەمینڤە هاتنە تاعینکردن داک و ئەم بافێڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی بکوژ و دیسان ئێدی وەکمە گوت مێدیایەن نزیک ئیرانێژی ساڵە 2024 یعنی 2 ساڵ بەریە ناکو ئێرشی سەر هەولێرێکردن وێ دەمێ نەتەنێ ماڵا پێشڕە و دزەیی کردبوون ئارمانج دگوتن مە پێشڕە و دزەیی و هەنێک هەڤاڵی نوێکردن ئامان ji بووی و ئاژانتیە ji بووی ئیسرائیلێ دکن. کام وەرن سەرڤێ ئیتیفاقێ ئەم ئەو ئەفتەنێ مەسەلەیەک بوو کو من خواست سەر مەسەلەیە ئەژی ئەمین ڤەکەم کەسێکی وسا گەلۆ لە گۆڕوە ئاساییە و پشگیری لەوێ ئیتیفاقێ بکە لە ئیتیفاقێکی و 5 پارتینە لە دەروێ حکوومەتی هەرێمی کوردستانە لە وڵاتێکی دنێنە لێ کەسێک و دە بیرۆکراسیە ئەمنیدا جێدەگرێ و پشگیریە لێ دکە و دەبێژە ئەس ئاریکاریە ئەس ئامادەم ئاریکاریە ئەوە بکەم و پشتی دەمەکیدا ئەو پۆستێوی تێ ڕاکردن و دە هەمان دەمێدا حکوومەت تا هەرێمی کوردستانی وەزارەتە ناوخۆیی پۆستێکی دکە دەبێژە ئەv مەسەلەیەکی مەترسیدارە هەنێک ئالی لە وڵاتێنمە
گەفان لە جیرانێمە دەکەن ئاڤ یەک نای قبول کە ئەم وەرن سەر ئیتیفاقێک و لە 22 لە ئێدی بەریە سەر ئیتیفاقی ئەم بەحسە vەیەکێ بکەن و لە ڕۆژە 22 یا ئاب یا 2025 هێزێکی پڕ یا یەکێتی پێشمەرگە ئاسایش دژە تیرۆر بە چەکێن پڕ پێشکەتی تانک و تۆپ و حتا دەناواندا درۆنێن خۆکوژ هەبوون و گەرە کەس دەگوتن ئەو درۆن دەبەک و ئیرانی من ئێرشەکی پڕ مەزنکردن سەر بارەگەیە ئۆفیسە سەرۆکێ پارتیا بەرەیە گەل جەبهەیە گەل و لاهور شێخ جەنگی بوو لاهور شێخ جەنگی پشتێک و ژی یەکێتیە هات قەوتاندن هات دەرخستن پارتێک بەناوێ جەبهەیە گەلچێ کرد یەک دوو ئەندام پەرلەمانێویژی هەنە یعنی لە هەڵبژاردنێدا یەک دوو کورسیشی قازانجکردن لێ 22 ئابی 2025دا ئێرشێکی پڕ مەزن هاتکردن سەر ماڵاوی و ژێرا دەبێژن هۆتێل لالەزاڵ لە سولەیمانیە ئانژی گردی تەپەیە لالەزاڵ لە سولەیمانیە و ئەف دە ئەنجامێ هێرشێدا هات ئەسیرگرتن و هێژمارێکی زێدەژی پاسەوان و ئیدی کەسێن و ئەو دەپاراستن ئاژی بینا دەپاراستن هاتن کوشتن وێ دەمێداژی ئیدی چافکانیان من دەناوە یەکێتیەدا ژمڕا گوتن ئەف ئۆپەراسیۆن یعنی بەبێ داخوازیە ئیرانیە نەهاتیە ئەنجامداین ئێمە گوت چەوە ئیران دەکارە تعلیماتێکی وساب دەگوتن تعلیمات نەدایە لێ ئیدی دە شەڕێ 12 ڕۆژیدا دەناوبەرە ئیسرائیل و ئیرانێدا ئیدی ئەژی ئەمین و لاهور شێخ جەنگی بە مەجبوری بوونە متتەفیق ئەو دوو دژمن ژنوش وێ دەمێ جارێکدن دەبن متتەفیق یعنی مەسلەیەک هەیە دەبێژن دژمنێ من دۆستە تشتێکی وساوانە ژە هەفتوو نێزیک دەکا و ببن متتەفیق وێ دەمێ ئەژی ئەمین یعنی بەبێ ئیرادەیە لاهور شێخ جەنگی بەبێ هایە لاهور شێخ جەنگی لێ تەکلیە خۆ بە لاهور شێخ جەنگی ڕە ئاوا کریە و تەکلیە خۆ بە دەردۆرێ لاهور شێخ جەنگی ڕە ئاوا کریە و کاریە بە دەردۆرێوی بلەیزی دەردۆرێوی بەکار ئانینە داکو لە ڕێکە سلەیمانیە هەنێک درۆنان و هەنێک چەکێن پێشکەتی و هەنێک ئاراجێن ئیستیخباراتی یا پێشکەتی کو لە جوگرافیە سلەیمانیەدا دەربازی ئیرانێ بکە و ئەڤ یەک لە شەڕێن 12 ڕۆژی دەناوبەرە ئیران و ئیسرائیلدا هاتنە بەکارئانی و دەناواندا درۆن هەبوونە ئەف درۆن هەنە کەس دەبێژن لە هەولێرێ لە تەپەیەکیدا ئیدی دەبەک و پەدەکەژی پڕ هاوی ژێنە بە نزانم لە هەولێرێدا لە جێیەکی بەنهێنی ئەف درۆن لە دەرڤە هاتنە و لە وەرهاتنە کۆنکردن لەوێ دەرێژی لە ڕێکە ئەژی ئەمینڤە ئەو درۆن لە جوگرافیایە یەکێتیە لە ڕێکە هەنە کەسێن دەردۆرێ لاهور شێخ جەنگی شاندنە ئیرانێ و ئیران بەvێیەکێ حەسیە پشتی شەڕێ 12 ڕۆژان مەدیتوێ دەمێ بەڕاستیژی کریزێکی تێکیلیان دەناوبەرە ئیران و یەکێتیەدا هەبوو ئیدی یەکێتی پڕ زەحمەتی دیتن حتاکو vê کریزێ بەرتەڕاو بکە داویەدا ئیدی یەکێتی ژە ئیرانیان ڕادەبێژن کە کۆوەرن کە کۆمیسیۆنێکی بە هەڤڕە ئەم ئاوا بکەن دەست ئێمە دەوێ ئێرشێ 12 ڕۆژیدا نینە ئیدی دەوێ دەردا دەردەکەوێت و هەنێک ئالیێن نێزیکی لاهور شێخ جەنگی هاتنە بەکارئانی لە گۆڕی کەسێکی و لە یەکێتیەدا ژمەڕا بەحس کرد ئەف کەس بەرێداژی نەهاژی دبەک و هەنێک هەستێوی ji بۆی لاهور شێخ جەنگی هەبن لێ هێژی یەکێتیە گوت ئەس بە ئاڤایەکی ڕاستگویانە ئۆبجەکتیڤ شتڕا دەبێژم مەسەلە هەنێکی بەوی ڕەنگیە لێ سەدیسەد بەلگەیەک دەستێ مەدانینە و لاهور بەخۆ دەناوە vê مەسەلەیەدایە ئیدی یەکێتیێژی دبەک و ئەو کرد بە سەدە ku ئیدی لاهور ئانجی مەترسیە لاهور تاالبانی لەسەرخوا ڕابکی ji bo ku yekêtiyê devê demê got lahourjî destê wî heye li hewlê tîrorkirina bafêl Talebanî de. Yani li vê derê de êdî mirov dibîne dikare pirsyar bike gelo destekî derekî
لە پشت vê پەیمانێ پێنج پارتیەن ڕۆژهەڵاتی کوردستانیدا هەیە ئاننا ئەم نزانن لێوەگوت لێ بەڕاستیژی داخیانە ئەژی ئەمین هەنێکی سەرێ مرۆڤان دخێ ناوە پرسیارە یعنی ئەوە ئێدی لە داخیانە خۆدا و دۆ هات دابەزاندن لە ئاکاونتە وی شخصیدا پشتڕاشی ڕاهکردیتی ئەوە ئیدی مەگوت مەسەلە هەنێکی بەوی ڕەنگە یا دنێژی هەردوو پارتیەن و بەشداری نەکردن یعنی کۆمەڵەیە ڕێخستنە کوردستانی یا پارتیا کۆمونیستە ئیرانێ ئیبراهیم عەلیزادە و کۆمەڵەیە زەحمەتکێشن کوردستانی عومەر ئیلخانی زادە ئانژی عەبدوڵڵای موحتەدی یعنی وانە تەجروبەیەکی وانی شەڕێ نافخۆیی یا ساڵە هەشتێ بە حیزبی دیموکراتی کوردستان حەتکارە هەیە و شەڕێکی مەزن لە ناوبەرە واندا ئاوا دەبە ئێدی دە هەمان دەمێدا عەبدوڵڵای موحتەدی یعنی سەرۆکێ ئەمپێشن ئەسیل یا کۆمەڵەیە زەحمەتکێشن کوردستانی کەسێکی هەم نێزیکی یەکێتیە لە هەمان دەمێدا هێڤیەکیوی بە سەڵتەنەت تەڵەبێن ئیرانی یعنی ماڵباتە پەهلەوی هەیە یعنی هەگەر کو لە ئیرانێدا گۆڕتنەك دەدەمێ پێشدا بێ ئاواکردن ماڵباتە پەهلەوی یعنی شا ئانژی کوڕێشە و جارێکدن وەرێ سەر دەسەڵات داریە لۆ ماژی ئیدی عەبدوڵڵا موحتەدی دۆ لە ئیکسا خۆدا باڵکشاندە سەر ناڕوونی نازەلالی دە بڵاڤۆکێدا گوت ناشەفافیەت نازەلالی دەناوە هەنێک هەڤۆکاندا جێگرتنە لۆ ماژی ئەو ئیمزا نەکردنە یعنی تێ ئەو نیشان دەدا و ئەو دەناوە دیالۆکێدا بوونە لێ دەداوێدا ئیمزا نەکردن هەردوو پارتیەن کومە بەحسکردن هەردوو پارتی چەپن و دەبە بەس ژبەر سێ سەدەمان نەخوازن دەناوە وێ ئیتیفاقیدا جێخوا بگرن یەک حیزبی دیموکراتی کوردستانە ئیرانێ ڕاستە بارەگایوی لە کۆیە لە کۆی سنجاقەیە کۆی سنجاقژی هەرێما نەفوسا یەکێتیە لێ سەرۆکێ پەدەکە ئیرانێ حەدکە پڕانی ماڵێوان لە هەولێرەیە و لەبن کۆنتڕۆڵ و هەگۆمۆنیایە پەدەکێدا دژین و دە هەمان دەمێدا ئەو تێوێ واتایە یعنی و پارتیەن دنێژی ئەو دوو پارتیەن چەپ و من گوتن دەوێت ئیتیفاقیدا جێنەگرتنە بنگە و بارەگەیە خۆ ماڵەوانژی پڕانی لە هەرێما سولەیمانیە ڕاستە هەنێک جار سەردانی هەولێریژی دکەن و دەبەک و تشتێکی وان لە هەولێریژی هەبێ لێ پڕانی ئەو گرێدای نفوزە یەکێتیەنە لۆماژی دەبەک و وسا بێفامکردن هەر ئیتیفاقە بە حیزبی دیموکراتی کوردستانی ئیران گرانی و گرانیە پەدەکێ لەسەر یەکێتیە لە هەرێمێ زێدەتر دەکە بێگومان یەکێتی بەڤی ڕەنگی بەڤی یەکێ ناڕازیە چاواکو نەها یەکێتی ناڕازیە و پەدەکە لە بن ناوێ هاوکاریە لە بن ناوێ دیپلۆماسیە دەستوەردانێ لە قامیشلی دکێ لە حەسەکێ دکە و هەژمونە پەدەکێ لە ئاستێ کوردستانێدا هەنێکی مەزنتر دەبە و یەنەکە بەرێ هەرگاف دەخواست لە ڕێکە پەکێکێدا ئەو هاوسەنگی ڕابگرێ ونەها ئەو هاوسەنگزی تێکچوویە هەگەر و ڕۆژهەڵاتی بێسەر ئێدی هەژمونە یەکێتیە زەرەرەی مەزن دەبینە ئەو مەسەلەیەکی سۆسیۆلۆژیە سیاسیە ئەس بەحث دەکەم ئەس بەحسە نێرینی خۆش شخصی ناکەم یادنێ کۆمەڵەیە زەحمەتکێشێن کوردستانێ وەک من گوت ڕێبەرێ پشت پەردە ماڵباتە معتەدینە تەکلیەکی وان بە ناسیۆنالیزمە ئێرانی ڕاهەیە ینی ماڵباتە پەهلەویڕا گەلێکی خۆشە و ناخوازن بچن ناوە هاوپەیمانیەکی ئێتنیکی بچووک ئەو دەخوازن بەناوە هاوپەیمانیەکە مەزن یا ئیرانی دابن یا سێمین هەردوو پارتیەن چەپ دەزانن لە ئەگەرە چوونە وان ناوە اتفاقێکی هاوپەیمانیەکی بە حیزبی دیموکرات لە ئایندەیە لە داهاتوویە کوردستانە ئیرانێدا دەبەک و
هەنێکی ڕوبەڕوویە جێبەجێکردن پێک ئانین ئانجی پێک نەئانینە هەنێک مادێن وێ ئیتیفاقێ ببن یعنی وەکمە گوت لەوێ ئیتیفاقێدا بە زمانێکی پڕ زەحمەت بە کوردێکی خراپ و بە زمانێکی ئاڵۆز هاتیە نویساندن کەسێن و سۆرانی فام دکەن دکارن ژوەیەکی فام بکەن تەرجومان نا کەسێن و سۆرانی یعنی زمانی ئەسلی و بلاڤۆک پێ هاتیە نویساندن وەکمە گوت یعنی زمانێکی کۆنسەرڤاتیفە ئیدی دە هەمان دەمێدا دەبەک و ئەڤ وانە نیگەران بکە و دەمێ پێش هەگەر و لە ئیرانێدا جێخۆ بگرن ئەو پارتی پەدەکە هەنێک بەندان هەنێک مادەیان بەجێ بینێ ئەم پەتێکە ئیرانی هەنێک مادەیانجی بەجێ نینێ دیسە شەڕی ساڵە 1970 ئانجی ناکۆکی دووبارە ببن ژخوا ئامدە شەرتێکی پڕپڕ مەزندانە یعنی شەرتێکی جودادانە لە دنیایدا لە ڕۆژهەڵاتە ناویندا لە کوردستانێدا ئێدی پۆپیلیزمە ڕاستڕە و یان نەتەوەپەرست لە هەڵکشانێدایە تو لێ بنەرە لە ڕۆژ ئاوا هەرکەس کوفران سخێفان دکێ برایەتە گەلان وەکیک و سانکی هەمی پرزگرێک هەموو سەدەم برایەتە گەلان بووە ئێدی خەبەران دکەن ئۆجەلان لێ پەسنێ بارزانی تێداین و ئەڤ یەک تێژ بیرکردن و 15 ساڵ بەریانەها چ چێ بووە چوا چێ بووە کی چێکریە بنگەهێنوی فکری و ئیدۆلۆژیک و سیاسی و استراتیژیک و بنگەهێوی مادی و معنەوی چ بوونە بانە مرۆڤ بە ئاسانیش بیر دەکەن ژنوشکی بە ئیدی جارێکی ئاڵەیە کوردستانە باشوور تێ هەڵداین و حتا چەکدارێکی هەسە دێژی دکارە سخێفان بکێ برایەتە گەلەن و ئارم و چەکێ هەسە دێ دەستێوی دایە ئەڤ یەک بێگومان وسا دکا کوپارتیان شەب دەناوە vê ئیتیفاقێدا یعنی بترسن بە ترس جێ بگرن یعنی نێزیش خۆ بەرێ وەکمە گوت 15 ساڵن کۆمەڵە ڕێخستنە کوردستانیە حیزبی کۆمونیستی ئیران ئیبراهیم عەلیزادە هەوڵدایە و تێکیلیەکی خۆش بە پەژاکێرا هەبە و بە سەدەما وێدا ژی گەلک قوربانیدایە حتا هەری داویێ لە شخصیەتە ڕەزا کەعبی و ڕەزا کەعبیژی دەناوە وێ ئیتیفاقیدا جێگرتیە ڕەزا کەعبی بەوێ سەدەمێ یعنی یەک ژ سەدەمێک و ڕەزا کەعبی ژە ئیبراهیم عەلیزادە جودا دەبە مەسەلەیە تەکیلیە دەناوبەرە کۆمەڵە و پەژەکێدا و ڕەزا کەعبی جودابووە چویە سەرخەتێکی دنێ نەها دەناوە vê ئیتیفاقیدا یعنی ڕێخستن پارچە پارچە کرد ئیبراهیم عەلیزادە و حیزبی کۆمونیست قوربانی دان ئێدی دبک و وەک من گوت هەنێک سەدەمێن دنێژی هەبن لێ خۆیان دکا ئێدی یەک سەدەمانەژی ئەو نەها پرسیارێ سەرەکە لەوێ دەرێدا هەگەر ئیران نەهات ڕووخاندن ئانژی هەگەر ئیران دەوێ شەڕێدا بە سەرکەتی دەرباز بوو ئانژی نیف سەرکەتی دەرباز بوو کە ئەم ببێژن وێ دەمێت چێ دەبە لۆماژی داخیانە وەزارەتە ناوخۆ یا حکوومەتە هەرێمی کوردستانی نیشانە vê ترسەیە یعنی دزانن و ئەو پارتی پڕ عەجەلە پڕ بەهز پۆزیسیۆنا خۆ دیاریکردن و دەبێ پۆزیسیۆنێدا یعنی ئارمانجا ڕووخاندنە جمهوریە ئیسلامی یعنی کردنە ئارمانج ڕووخاندن کوونەها ئەمریکا نابێژە ئەس جمهوریە ئیسلامی بڕوخینە پڕ نابێژە یعنی هەنێک جارنا لەسەر دەوێت ترامپ تێگوتن یعنی لێ پڕ تشتێکی وسە نابێژ ینی شڕۆڤەکارن ئەمریکی تشتێکی وسە نابێژن یعنی دەبێژن ئەم دەخوازن ئیران دەناو خۆدا بگۆڕین ئەم ناخوازن ڕژێم ژ هەولێ ڕاکەن ئەو دوو تشتێن جودانە لێ دەوێت داخیانێدا تشتێکی وسە هاتیە گوتن و ئەو داخیانی تەنێ یعنی تشت هەڵوەشاندنە جمهوریە ئیسلامی ئیرانێ ئانجی خستنە دەوڵەتە ئیرانێ تەنێ یەک ژ ئارمانجین ئیسرائیلیە لۆماژی ئیران دکارە بە ئاشکرا بەبێت ترس ببێژە کەکۆ لە هەرێما کوردستانە عراقیدا 5 پارتی یەک ژوانە پارتیا گرێدایە پەکەکەیە
و هەری نزیکە لە سنوورێ من و هەموو گەریلایەن خوا و شەڕ سەکناندنە لە هەمبەری تورکایە ناهاتنە سەر سنوورێ من ئەف تهدید دەکەن لەسەر من ئەو ژە بۆ ئیسرائیلێ کار دەکەن و لە داخیانیەدا خوا ئارمانجا ڕووخاندنە کەتنە جمهوریە ئیسلامیت تێدا هەیە و دە هەمان دەمێدا ئاژانێکی هەری مەزن یا ئیسرائیلی و دەستێوی دە شەڕی 12 ڕۆژیدا هەبووە بە ناوێ ئەژی ئەمین ئەو پیرۆزبایی لەوان دکە و ئەو بیرۆکراتەکە دەناو دەستگایە ئیستخباراتیدا لە خوا نەگرت 2 ڕۆژان داخوێنێکی وسە دایە ئاڤیەیەکی ئاڤیەک وەک شەڕێکی بە کوردانڕە بە حکوومەتە هەرێمی کوردستانێڕە و بە 5 پارتیانڕە لێ پارتیا هەری نزیک و دەوارێ فیزیکیدا نزیکی منەژ بوویک و من گۆ پارتیەندنێ هەمی ماڵێوان لە هەولێرێنە لە سلێمانی نەدەناوە باژاراندا هەنێک بنگە و بارەگەیاوان هەنە چەند پێشمەرگێن فەقیر تێدا هەنە لێ مرۆڤێن وانی کوشکشە پرانی لە باژاراندا ئیدی لە بڵاو بوونە خانیێوان هەنە ئیدی تەکیلێن وان هەنە ئیدی زەرەرێکی مەزن احتیمالە نەگەژێوان لێ وەکمە گوت زەرەری هەری مەزن یعنی خەتە تەماسێ ببە پەکەکە بێژارێ لۆ ماژی دەمەکی درێژە پەکەکە لەوێ هەرێمێدا هەم تونێلان چێ دکە یعنی تونێل بەرێ لە ڕقا و دەرە زورێ چێ دکردن نەهال لە ور چێ دکن تونێلێ زاپێش خوا هەمی ئیدی بەردان نەهال لە سەر سنووری ئیرانیدا تونێلان چێ دکەن گەلۆ لەوێت لەوان تونێلاندا دەمێ پێش شەڕک بێکرن ئانە یعنی گەلۆ پرسیار ئاوە لەڤەردا پەکێکە و پەژاک بەریا vê ئیتیفاقی بە تایبەتیژی لەسەر شێوازە نویساندنە ئیتیفاقی بەرێدا ئیدی فکرکردنە کو ئەف دێ چ پرزگریکەکی ژوانڕا بینە هۆلێ ئانا ئەز هێژی vêyekê nizanim beriya ku vêm jarê bedawî bikim li kerema xwe ev cara yekê cara dawiyê jî pexşekî yani layfekî hem li ser Facebook hem li ser Twitterê dikim lê piranî pexşê min li ser evê çêdibin li ser YouTube çêdibin ez ê dîsa kanala YouTube ji wara dînim belê min dîna niha vê kanalê li kerema xwe bişopînin û kanal abone bikin bi wê rengî yani follower bikin bi wê rengî dikarin demê pêş hûn vîdyoyên min bibînin belê kaz lê binerim pirsyarekî we hebe ez ê bersîv bidim ew îtîfaq me pir kêfxweş kir em serkeftinê dixwazin binavşok ew îtîfaq her kes serxweş kiriye lê te argumentê min godar kirin an ne wane jî godar bike û piştira jî mirov dikare keyfxweş bibe bêguman her îtîfaqek ya Kurdistanî mirovan keyfxweş dike lê aliyên wî sosyolojîk aliyên wî siyasî mirov berçawan derbas bike yani niha wek me got pirsyara herî sereke ev e ev mayîna Îranî dê dawiye bi kî biteq yani bêguman bi her 5 partiyan diteqe lê partiya herî nizîk PKK ye PJK û di rewşekî wisa de ku hêjî diyaloga navbera îmralî û dewleta Tirkiyeyê qet zelal nîne çi çê dibe kes mirov nizane Hakan Fîdan du PKK li Iraqê tehdîd kir ev gelo nabe sedemek ku Îran û Amerîka îtîfaqekî bikin li dijî PKK ê wê demê hûn ê welatparêziyê bifroşin me yani hûn ê wê demê welatparêziyê bifroşin me bibêjin em di nava şer de niha şerê Kurd û Îraniyan e yani ev pirsyar jî pirsyarên meşrûin li kerema xwe demê pêş vêyekê bibînin بەڵێ کاکە ئومێد یعنی کاردانەوەی ئەمە لەسەر شارەکانی وەکو ورمێ و ئەوانەش زیاتر دەبێ وەکو سیناریۆەکانی ئافرین ئەمانە دووبارە دەبنەوە یان نا بەڕاستی ئەمانە هەمویان جێگای نیگەرانین ئیتر ئەمانە دەبێ هەمیان بیریان لێ بکرێتەوە هیوادارم
حکوومەتی هەرێمی کوردستان و پەکەکە و خەڵکی ڕووناکبیرانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوەی پۆپیلیزم لە دەرەوەی ترس هەندێک بتوانن ئەو لایەنانەی کە مەترسی تێدا هەیە لەناو ئەو ئیتیفاقە هەندێک ڕەچاو بکەن و بتوانن گۆڕانکاریەکی پۆزیتیڤی تێدا بکەن وەکو مەگۆت ئیتیفاق تشتێکی پێویستن ئەس بە یەکێتیان نەتەوی ڕانینەمش بۆ یەکێتیان نەتەوی بنگەهێکی سۆسیۆلۆژیک و سیاسی و استراتێژی قەت نینە یعنی گوتنەکی پۆپیلیزمە تشتێک نینە ڤاڵایە لێ ئیتیفاق دکارە هەبە ئیتیفاق ڕاستە گوتنەکی ڕاستەژی ئەس دەستخۆشیە لە هەر پێنج پارتیان دەکەم و گوتنە ئیتیفاق بەکارئاینە ئیتیفاق ناوبەرە پێنج پارتیان سیاسی ئیتیفاق تشتێکی مۆدێرنە لێ وەکمە گوت دەوێ ئیتیفاقیدا هەنێک ئالیێن ئەمنی هەنا و ئاریشە و نیگەرانیان مەترسیان لە سەرێمەدا چێ دکەن ji بۆی demê pêşda mirovgerek vane jî berçavan derbas bike. Belê hevalên hêja gelek spas ku heta niha we li vê layfê meyzand em ê li bernameyên pêş de dîsan bi hevra bin êdî belê kak bênavşok dikarî li serî ve godar bikey belê پێویستە کورد ببن یەک پێویستە پارتی ببن یەک ببن ئیتیفاق ڕاستە پێڕامە لێ وەکمە گوت هەنێک ئالیەن زانستی و سۆسیۆلۆژیکەنە مرۆڤوانەژی بەرچاوان دەرباسکە یعنی تەنێ مینە شاعیران مینە ستران بێژان بژی یەکێتیە کوردان بژی یەکێتیە کوردان بەس نینە تو شعران نابێژی مەسلەیەکی هەستی نینە ئەو مەسلەیەکی زانستیە مەسلەیەکە ئالینوی سۆسیۆلۆژیک و استراتیژیک و سیاسی هەنە ئالینوی ئەمنی هەنا لە ڕەوشێکی وسادە و دنیا بەرەڤە خراپیە دچێ جن دنیای ڕێڤە دەبن دەوێ ڕەوشەدا مرۆڤگەرێک بە هەستیارانە لە مەسلەیە بنەڕێ ئێدی بەوی ڕەنگی مرۆڤ شڕۆڤە بکە وەک من گوت هەواڵین و لەسەر تویتر و لەسەر فێسبووکێ لە من دنەڕن من لینکێ یوتوبە خۆ دینایە لە کەرەماخۆ کەناڵا من یا یوتوبێ سوبسکرایب بکەن و هەگەر ئەو ڤیددیو پارڤەکەش بووی دۆست و هەواڵان ئاژی لەسەر سوسیال مدیا خۆ لە کەرەماخۆ تەنێ ڤیددیوە سەر یوتوبێ پارڤە بکەن دبک و دەمێ پێش لەسەر تویتر و لەسەر فێسبووکێ ئەو ڤیددیوە من نەمینێ دەم باش سلااو ڕێز هەر بژین